دەچمە هەولێر میوانێکم دەبێت ئەویش بەڕێز حەمامین هەورامی شارەزای کەرتی وزە. کاک حەمامین ئەم کاتت باش پێمان بڵێ ئەم جەنگە سەرەتا بەرلەوەی بچینە لای کاریگەری لەسەر کەرتی وزەی وڵاتەکان خۆیان چ کاریگەریەکی لەسەر کەرتی وزەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت؟ بەڵێ سڵاوتان لێبێ، سڵاو لە بینەران و بیسەرانی کەناڵەکەتان، سپاس بۆ میوانداریتان. دیارە شەڕی ئیسرائیل لەگەڵ وڵاتانی ناوچەکە مێژوویەکی کۆنی هەیە. لە ساڵانی 73 کە شەڕ بوو دیارە لەگەڵ سووریا و عێراق و مەسڕ لەسەر سینا و جۆلان طبعا ئەوسا کۆدەنگیەک هەبوو، وڵاتانی عەرەبی خۆیان هەڵسان بە وەستانی هەناردەکردنی سوتەمەنی بۆ ئەوروپای غەربی، چونکە ئەوسا دوو بەرە هەبوو، بەرەی ئەوروپای غەربی کە داعمی ئیسرائیلیە کرد، بەرەی ئەوروپای شەرقیش کە یەکێتی سۆڤێت بوو پاڵپشتی سووریا و عێراق و حتا مەسڕیشی ئەکرد. بۆیە ئەزمەیەکی عالەمی سوتەمەنی دروست بوو بەوەی کە هەتا ئێستش ڤیدیۆ وێنەکان ماوە سەرۆک وەزیران و وەزیرەکان لە ئەوروپای غەربی بە سواری پاسکیل بەیانیان ئەچوون بۆ دەوامیان لەبەر ئەوەی کێشەی سوتەمەنی بەگشتی لە بەنزینەوە بیگرە، هەتا شتەکانی تر تەبعاً بۆ ماوەیەک بەردەوامی هەبوو کەوابوو ئەم ناوچەیە بەگشتی و بە تایبەتیش ئێستا کە بەڕاستی شەڕێکی زۆر گەورەیە و کەسیش نازانێ تاکەی دەوامی ئەبێ. بۆیە دوور نییە دیسان بە هەمان شێوە کێشەیەکی عالەمی وزە دروست ببێ، بە تایبەتیش ئەوەی پەیوەندی بە کەنداوەوە هەیە، چونکە لە 120 هەناردەی نەوتی جیهان ئەمڕۆ لە ڕێی مەزیقی هورمزەوە. بەڵێ کە ئێران طبعا لە حاڵەتێکا خۆتان نەزانن کەناراوێکی دوور و درێژی هەیە لە خەلیج، دەتوانێت بە ئاسانی سەیتەرە بکا و ئەو هەناردەیە بوەستێنێ بەمەش کێشەیەکی گەورە حتا بۆ وڵاتە ئاسیەویەکان وەکو سین و هند و کاک حەمامین پێشبینی ئەوەکەی کە ئێران دەست بۆ کارێکی لەو جۆرە باو گرفت بۆ گەروی هورمز دروستکە، ئەو وەختە بە جۆرە لە جۆرەکان دەستخستنە بینە قاقای ئابووری جیهانە نەک بە تەنها ناوچەکە. بڵێ طبعا ئێران بۆ خۆی لە ڕاستیدا وڵاتێکی ئەکتیڤە لە ڕۆی وزەوە، چ بەرهەمهێنانی نەوت بێ چ غاز بێ و لە بوارەکانی تریشە، هەر بۆ زانیاری بینەرانیشتان کە لە بوشەهر وێزگەینەوەویشیان هەیە لە 2011ەوە کارەکات توانای 1020 مێگاواتە و پلانیشیان هەیە کە دوو وێزگەی تر، بەڵام بەهۆی ئەو ئابلوقەیەی کە لە سەریان و بە تایبەتی ئابلوقەی تەکنۆلۆژی ئەو دوو وێزگەکەی تر بەتەمان بە توانای خۆیان تەواویکەن دواکەوتووە و لە چەند شوێنێکی تریش هەیەە و هەروەها بەنداوی زۆر باشیشیان هەیە بەداخەوە ئەم ساڵ کە وەکو لای خۆمان بەنداوەکانمان نیمچە بەتاڵن، هی ئەوانیش حاڵیان لەوانەیە ئێمە باشتر نییە. بۆیە پێشبینی کە ئەکرێ کە ئەزمەیەکی وزە دروست ببێ، بەڵام ئێرانی زۆر سوود وەرئەگرێ لە هەناردەکردنی وزەی چ بە تایبەتیش نەوت. ڕاستە حساری ئەمریکی لەسرە بە شێوەی فەرمی ڕێی، بەڵام هەر دەفرۆشێ بە ئەگەر بە سعری لەوانەیە هەندێک خواردترە بە سین و بە هند و عقودی هەیە لەگەڵیانە، معنایە بازاری پارەی ئەویش دیسان هەر لەسەر وزەیە. بۆیە لە مەسلحەتیانیە وەستانەکەی، بەڵام هەندێک جار شتەکان فەرزەکرێن. ئەمە باسێکمان لە ئێرانەوە کرد ئەی سەبارەت بە ئیسرائیل. ئیسرائیلیش لە ڕووی گازەوە پێگەیەکی باشیە گازی سروشتی، واروەها ئەبینین ئەمڕۆژ شاری حەیفا بە ئامانجگیراوە گرفت بۆ وزەی ئیسرائیل دروست بووە. ئەم جەنگە ئەگەر زەبر بە ژێرخانی وزەی ئیسرائیل بگەیەنێ کاریگەریەکە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان چیە بێت؟ بەتاکێت خۆتان ئەزان ئیسرائیل وڵاتێکی گەورە نییە، ئەویش ئەنواع و ئەشکال وێزگەی کارەبای هەیە، لەوانە وێزگەی کارەبای نەوەوی هەیە و هەروەها غازیشی هەیە
بەڵام خۆی لە ڕاستیدا ئەگەر چی وزە بزوێنەری ڕەوڕەوەی پیشەسازی بە پیشەسازی سەربازیشەوە و هەروە خزمەتگوزاری خەڵکیشە نەدەبوو ئامانجگرتنەکان بگاتە کەرتە خزمەتگوزاریەکان و کەرتی وزە بەڵام گەیشت و هەرواشە بێ لەبەرەوەی یەکێک وتمان لە بزوێنەرەکانی ئالێتی شەڕەکە و هەروەها لە ڕووی لۆجستیشەوە وزەیە بۆیە جارە و جار هەر پەنا ئەبەن بۆیە گورزێکی وەشان لە ڕۆژانی لە ڕابردوودا لە کێڵگەی پارس ئەویش لە باشوورە لە کێڵگە گەورەکانی غاز لەسەر ئاستی جیهان و گەورەترینیشە هەم لە ناو ئێرانە بۆ هەناردەکردنی غاز و هەروەها بۆ وێزگەکانی کارەبا و بۆ سیستەمی غازی کە بەشێکی باشیشی بۆ عێراق دەنێرێت. بەڵێ باسی عێراق کرد لەوە دەست پێ بکەم ئەم پرسیاریان ئەگەر بێت و ئەم شەڕە توڵ بکێشێت و ژێرخانی وزەی ئێران بەم جۆرە بە ئامانج بیگیرێ و بەردەوام بێت چ کاریگەریەک دەکاتە سەر عێراق؟ بەڵێ دیارە ئێران ساڵانە بەخۆی کێشەی کارەبای هەبووە بە تایبەتی لە هاوینان لەبەرەوەی بەشێکی زۆری بەشی باشووریان ئەوانیش وەکو بەسڕە و ئەوانە گەرمە و ڕتوبەتی هەیە بۆیە خواستی کارەبایان زۆرە دیارە ئەمساڵ وەکو وتمان کێشەکە جیاوازترە معنایەوەیە هەر پێش چەند ڕۆژێک ئەوان لە زۆربەی شارەکان کوژانەوەی کارەبا هەیە بۆیە تەسیری دەبێت لەسەریان و هەروەها تەسیریشی لەسەر عێراقە بێ طبعاً ئەو لەو دۆخە لەوانەیە پێویستی زیاتر بەوە بێ کە ئەگەر بەشێکیشی بۆ بمێنێ بۆ ئیمکاناتی خۆی بۆ ئالێتی بڵێن شەڕەکەی کە و هەروەها بۆ خزمەتگوزاری خەڵکیش دیارە بە تەکید کاردانەوەی لەسەر کارەبای عێراقیش خراپە بێ. واتە هاوینێکی گەرم و قەیرانێکی چاوەڕوان نەکراوی کارەبا بەرۆکی عێراق ئەگرێ؟ بڵێ بەس بەڕاستیدا ئێستش هەر لە لای خۆمانەوە بیگرە ترسی شەڕەکە هەمیشە لە ئاو و لە کارەبا و لە زۆر خزمەتگوزاری تریش ترسناکترە بۆ ئەوەی پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە پەیوەندی بە دۆخی بگرە دەرونی خەڵکەوە هەیە بە تەکید کێشەی کارەبا ئەمساڵ لە عێراق بەردەوامە بێ و هەروەها چونکە زۆربەی بڵێن پاڵاوگەکانی ئێرانیش لێ دراون وەکووتمان کێڵگەکانی غاز و ئاگرکەوتنەوە زۆر ئاسانە لە وێزگەکانی کارەبا و لە پاڵاوگەکان لەبەرەوەی بۆ خۆی سوتەمەنیە قابلی سووتانە بە بەسیترین ئامانجگرتن ئاگری تێبەرە بێ کەواتە کێشەکە بەردەوامی ئەبێ و کاتێکیشی ئەوێ بەس هەموو هیواکان ئەوەیە کە ئەو شەڕە بوەستێ هەتا کاردانەوەکان کار نەکاتە سەر ژیانی خەڵک و گیانی خەڵک. بەڵێ کاک حەمامین ئێمە لە ئەم چەند ڕۆژەی ڕابردووی جەنگی ئیسرائیل ئێران کە بە بەردەوامی لە کورسات نیوزەوە ڕووماڵی ئەو شەڕەمان کردووە چەندین جار لە گەشتی ئابووریدا میوانمان هەبووە و قسەمان لەسەرەوە کردووە کە و لایەنی پەیوەندی داریشەوەی پشتڕاست کردوێتەوە کە لە هەرێمی کوردستان لەم وەرزەیە بەروبوومی ناوخۆت هەیە گرفتە بۆ دروست نابێت و هەروەها کۆگاکان خۆراکی زۆر باشیان تایە دڵنیایان بە هاوڵاتیان داوە کە گرفت لە ڕووی خۆراکیەوە و بەروبوومی خۆراکیەوە دروست نابێت. ئەمەوە پرسیارە ڕاستی تۆ بکەم لە ڕووی وزەوە ئایا هەرێمی کوردستان ئەم جەنگە بەردەوامی هەبێت دووچاری کێشە دەبێتەوە؟ ئێمە ئێستا خۆشبەختانە دۆخی وزە لەوانەیە لە زۆر شوێنان باشتر بین بە تایبەتی کارەبا بەڵام پرسی ئاگرەکە ئەگەر درێژەی هەبێ بە تەکید دەگاتە هەموو عێراق و ئینشاءڵڵا ناگاتە هەرێمی کوردستان بەس هیچ یعنی دڵنیاییەک نییە ئەوە حربە زۆربەی ئەو ساروخ و درۆنانەی کە هاتوچۆ ئەکەن زۆربەی هەرە زۆریان بەسەر عێراق و بەسەر ئێمەدا بەسەر کوردستاندا تێپەڕن احتیمالی حتا ئەگەر لێدانیش نەبێ عەتەڵ هەیە کێشە هەیە بەربوونەوە هەیە دوورنیە کێشەی تر دروست بکە بۆ چ پاڵاوگەکان بێ بۆ وێزگەکانی کارەبا بێ بۆ کێڵگەکانی نەوت بێ ئەمانە وەکو وتمانە بخۆی هەر مەوادی قابلە بۆ سووتان. بەڵێ
کەواتە تا ڕادەیەک بەڵام دۆخەکە هەر باشترە بۆ کەرتی وزەی هەرێمی کوردستان. کاک حەمامین لە سەرەتای یەکەم ڕۆژی جەنگەکە کە ڕۆژی سیانزەی حوزەیران بوو، نرخی نەوت بەهۆی دەستپێکی جەنگی ئیسرائیلێران بازێکی گەورەیدا بەرز بووەوە، بەرمیلێک نەوتی برێن تاوەکو 79 دۆلاریش ڕۆژ، دواتر لە 75 دۆلارە جێگیر بووە و ئەمڕۆژ جارێکی تر ئاڵۆزیەک یا پێکدادانێکی ناسەربازی لە نێوان دوو کەشتی نەوت هەڵگر دروست بوو، نرخی نەوتی تا ڕادەیەک بەرز کردەوە و لە نزیکی 75 دۆلارە نەوتی برێنت. بەڵام JP مۆرگان پێشبینیەوەکە کە ئەم جەنگە بەردەوام بێ بەرمیلێک نەوتی خاو دەگاتە 130 دۆلار. تۆ پێشبینی چییە؟ ئەم جەنگە بەردەوام بێ نرخی نەوت دەگاتە کوێ؟ بەتەکید وەکو وتمان لەبەرەوەی جغرافیایی شەڕەکە لە ڕاستیدا لە ناوچەیەکی زۆر کاریگەر و حساسە کە 20% نەوتی عالەمی لێرەوە دەڕوا، کەوابوو ئاڵۆزی دۆخەکە ڕاستەوخۆ وەکو جەنابەت باست کرد کاریگەری لەسەر نرخەکانی نەوت هەیە و نرخی نەوت یعنی بەرزبوونەوەی نرخی گواستنەوەی هەموو شتومەکەکان لە خۆراکەوە بیگرە هەتا شتەکانی تر. هەر لێرەشە حەزەکەم شتێک باس بکەم، ئێمە بۆ کاتێک بۆ منطقەی پێنجێن کارەبامان لە ئێرانە کڕی، لە ڕاستیدا من سەرۆکی لوژنەی عەقدەکان بوون، چەند جارێ چوین بینیمان کە سەیر ئەەکەین هەر لەو ساوە، یعنی ئێمە باسی 2011 لە عەقدەکانە نووسراوە وەکو ئەساس سعرێک بڵێن بەرمیلێ نەوتیان بە 6 دۆلار داناوە، ئەڵێ ئێمە کە لە 6 دۆلار سعری نەوت زیادی کرد، سعری کارەباکەش بە هەمان شێوە زیاد دەکەین. طبعاً ئەوە هەتا ئێستش بۆ عەقدەکانی عێراقیش ماشیە، معنای ئەوەیە بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی، بەرزبوونەوەی نرخی کارەبایە، بەرزبوونەوەی نرخی شتومەکە، بەرزبوونەوەی هەموو نرخەکانە. ئێمە ئەو لە وڵاتە پیشەسازیەکان کە شتمان پێگا لە سین بێ لە هەر وڵاتێکی تر بێ لە ئەوروپا بێ، دیارە ئەوە لە ڕێگەی پیشەسازی نەوتەوە دروستەکرێ، کارگەکان وزە بەکارهێنن کە نرخی وزە بەرز بێتەوە، بە نەتیجە ئامێرەکان کە ئێمە لیان ئەکڕین نرخیان بەرزە بێ، بۆ هیوایەی ئەو ئاگرە بکوژێتەوە و ئەو شەڕە بوەستێ و نرخەکانیش جێگیر بن، چونکە ناجێگیری نرخی نەوت لە ڕاستیدا نەوعە ئێرباکێک لە ئابووری جیهان دروستەکان، نەک هەر لە ئابووری ناوچەکە. بەرلەوەی بچمە لای دوایین پرسیارم، باسی نرخی نەوتمان کرد بە خێرایی بۆی بینەران بزانن. ئێستا یەک بەرمیل نەوتی ڕۆژاوی تێکساس کە نەوتی ئەمریکیە بە 72 دۆلار و 38 سنتە، دابەزینێکی کەمی بەراورد بە نرخی تۆمارکراوی پێشووی خۆی بەخۆیەوە بینیەوە، و هەروەها نەوتی برێنت بەرمیلێکی 73 دۆلار و 57 سنتە لە کاتێکە ئەمڕۆ تاوەکو 75 دۆلار بەرز بووە بەهۆی ئەو گرژیەی کە یاخود بەهۆی ئەو پێکدادانی دوو کەشتی نەوتەڵگری کە لە با بڵێن گەروی هورمز ڕوویدا. هەڵبەت نرخەکان بە بەردەوامی ئابدەیتە بن، برێنت نەک 75 دۆلار و 6 سنتە، ئەمڕۆ نزیکی 3% بەرز بۆتەوە. سەبارەت بە گازی سروشتیش بە هەمان شێوە ئەمڕۆ کاک حەمامین زیاتر لە 2% بەرز بۆتەوە، بەرمیلێکی 1 ملیۆنیەکەی گەرمۆکەی کە 28 مەتری سێجا دەکات 3 دۆلار و 80 سنتە. دەبێت دوایین پرسیارمەوە بێت کە ئەم ئاڵۆزیە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست واناکە کۆمپانیا ئەوروپی و ئەمریکیەکان، کۆمپانیا بیانەکانی بواری وزە بکشێنەوە ئیشەکانیان جێبێڵن، ئەمە کاریگەری دەبێت لەسەر کەرتی وزە؟ بەڵێ بەتەکید وە بەرهێنان وەک دەزانن لە کەرتی وزە زۆربەی مۆنۆپۆل کراوە، بە معنای ئەوەی قۆرخکاری هەیە، زۆربەی وەک دەبینن ئێمە حتا ئێرانیش زۆربەی ئامێرە گەورەکانی وێزگەکانی کارەبا، تۆڕەکانی بڵێن تەحویل و گواستنەوە، ئەوانە هەمووی هی سیمنس و چەند GE و چەند شەریکەیەکی عالەمین، ئەوانە بەتەکید کە سعری نەوت بەرزە بێتەوە، ئەوانە کاریگەری ئەبێ و هەروەها تەکنۆلۆژیاکەیشیان بە ئاسان نادەن و پرۆسەی وەبەرهێنانی ئێستا کەرتی وزە بەڕاستی وەکو جاران نەماوە کە هەمووی حکوومێ بێ، لە زۆربەی وڵاتان بە ئێرانیشەوە هەمووی بووە بە کەرتی تایبەت کۆمپانیاکانێکن کەوابوو لەو بوارەدا
و لە بواری تەکنۆلۆژیاشدا کە ئەو شتە بەردەست نەبێ یا نەتوانن وەک دەبینن هەمووی 3 ڕۆژە کە فڕۆکەخانەکان وەستانن نزیکەی 30,000 خەڵک لە فڕۆکەخانەکانی دەرەوەی بڵێن ناوچەکە ماونەتەوە ناتوانن بگەڕێنەوە بە تەئکید کاریگەری لەسەر وەبەرهێنان لە کەرتی وزە دەبێت کەواتە جەنگەکە لە بەرژەوەندی وزە نابێت. بەڕێز حەمامین هەورامی شارەزای کەرتی وزە سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی ماندوومان کردی. سپاس بۆ زانیاریەکانت.